سڵاوی خی گەورەتان لێبی بەڕێزان ئەمن گەلا حاجی ئەمڕۆ کە لەگەڵتانم لە ڤیددیوەیەکی نوێدا لەو ڤیددیوەیەدا باس لە کامێرای سۆنی FD71 دەکەم ئەو کامێرایە دووەمین کامێرای کۆمپانیای سۆنیە کە بە شێوەی دیجیتاڵی بتوانی وێنە تۆمار بکاتن لە ساڵی 1998 بەرهەم هاتیە و باس لە تایبەتمەندیەکانی و کامێرای دەکەم باس لە توانەکانی دەکەم و هەر لەو ڤیددیوەیەدا لەگەڵم بمینێنەوە گەشتێک دەکەم بە ناو شاردا و چەند وێنەیەکی جوانیشی پێتۆمار دەکەم سەرەتا بە ئەگەر تۆزێک باس لە کامێرای دیجیتاڵی بکەم کە سۆنی بەرهەمی هێنا لە ساڵی 97 لە بۆ یەکەم جار توانی وێنەی دیجیتاڵی بە کامێرای FD5 بەرهەم بینیتن ئەو کامێرایە بەرهەم بینیتن کە فلۆپی دەخوارد و بە خێرایی دەکرا فلۆپیەکە دەربینین و بخێنە سەر دیسکتۆپەکان و وێنەکان بە شێوەی دیجیتاڵی نەقلی سەر کۆمپیوتەر بکرێن و بە ئاسانی بەکاری بینن. دوای ئەوە لە ساڵی 98 هەستا ئەو بەرهەمەی بەرهەم هینا ماڤیکا FD71 لەوەیدا تۆزێک ئاستی کامێرایەکەی بەرز کردەوە توانی 14X توانی تاکو 10X ببورن توانی تاکو 10X توانای زوومی کامێرایەکە بەرز بکاتەوە کە ئەگەر بێت و بەراوردی بکەین بە کامێرای 35 ملیمی ڕێک دەکات لە 40 هەتا 400 ملیم زوومەکەیتی فۆکال لێنزەکەیتی ئەوەش ئاستێکی زۆر بەرزە لەو کاتدا هیچ کامێرایەکی دیجیتاڵی دروست نەکرابوو بەو توانایە بتوانی وێنە بگریتن و مێگاپێکسل لێو کامێرای ئەگە بەراوردی بکەین بەو کامێرانەی تر کە ئێستاکە نیشانتان دەدەم ئەوە هەر زۆر کەمە چونکە تەنها یەک وێنە لەو کامێرایەدا ئاستی ڕزۆلێشنی تەنها یەک وێنە لەو کامێرایەدا 0.3 مێگاپێکسڵە یعنی کەمتر لە نیو مێگاپێکسڵ بەڵام لۆ ئەو کات شۆڕشێکی نوێ بوو داهێنانێکی بێوێنە بوو کامێرایەکەش شێوەکەی زۆر جوانە و ئەگەر بێت و سەیری مواسەفاتەکانی بکەین و خێراشە لە چاو کامێرایەکانی ئەو کات کە دروست دەکرا هەرچەندە لە چاو کامێرایەکانی ئەو ڕۆکە باسی بکەین زۆر سەبرا ئاستی زۆر لاوازە و لە بری میمۆری ئەو کامێرایە بە فلۆپی ئیش دەکاتن ئەگەر لەگەڵم بن ئەوە میمۆری ئەو کامێرایەیە تێکرای ئەو فلۆپیە ئەو FD یان فلۆپی دیسکە ئەو فلۆپی دیسکە تێکرای کەپەسیتیەکەی 1.4 مێگابایتە ئێستاکە یەک فۆتۆ ئەگەر بە مۆبایل بیگرین زیاتر لە 14 تا 20 مێگاپێکسل 20 مێگابایت دەبیتن بەڵام ئەو کات لەسەر ئەو فلۆپیە بەو کامێرایە زیاتر لە 30 تاکو 35 وێنەی پێدەگیرێتن ئەوە داهێنانی ئەو سەردەم بوو بەڵام لە ئێستاکەدا کامێرایەکانی دیجیتاڵی زۆر پێشکەوتینە توانای یەک میمۆری تاکو 56 مێگابایت بەرز دەبیتەوە و لە کامێرای پێشکەوتوتر هەیە کە نرخیان گرانترە لەواندا نرخە مێگابایتەکە بەرز دەبیتەوە تاوەکو 200 یان 300 مێگابایت لە بۆ یەک فۆتۆ تەنها لە بۆ ئەو کات 1.4 مێگابایت تێکڕای فلۆپی دیسکەکە بوو زیاتر لە 30 وێنەشی لەسەر تۆمار دەکرا و ڕزۆلێشنی وێنەکان 430 بە 800 و ببورن بە 620 پێکسل بوو کە دەکاتن 0.3 مێگاپێکسل شێوەکەی زۆر جوانە هەروەکو باسم کرد ئەگەستاکە وێنەیەش خۆ بگرم تۆزێک سەبر وێنەکە ڕیکۆرد دەکاتن لەسەر فلۆپیەکە بەڵام هەر معنای ئەوە نییە کە خراپە بەڵکو وێنەیەکی زۆر جوانیش دەردەچیتن ئەگەر ئێستاکە باسی ئەو کامێرانەی ئێستاکە بکەین بە بەراورد لەگەڵ ئەوە و شێوازی میمۆریەکانیان لەگەڵم بن لۆ نمونە ئەوە 5D کامێرای 5D زیاتر لە مارک چارە زیاتر لە 30 مێگاپێکسڵە و میمۆری دوو میمۆری دەخواتن هەر میمۆریەک زیاتر لە بۆ نمونە ئەو میمۆریەم 32 گێگابایتە ئەوەی تریان 128 گێگابایتە و کوالێتیەکەی برێن قەبارەکەی زۆر گچکە کرایتەوە
و شوێنی وێنەی زیاتریش دەگریتن لە چاو فلۆپیەکە یان کامیرایە فوجیەکەم ئەگەر باسی بکەین توانای 26 مگاپیکسلی هەیە و دوو میمۆری دەخواتن ببورن دوو میمۆری دەخواتن هەر میمۆریەکە من بەخۆم لە سەریم دانایە 6 گێگایە بە بەراورد قەبارەی کامیرا گچکە بوویتەوە و میمۆریەکان توانایان زیاترە یان کامیرایەکەی ترم فوجی فیلم ئەکس پرۆ سێیەکەم بە هەمان شێوە 26 مگاپیکسلە و میمۆری هەتاکو 512 گێگابایت توانای هەیە میمۆری لە خۆی بگریتن ئێستا کە قەبارەی کارڕیدەری میمۆریەکان لەگەڵ فلۆپی درایڤەکە بەراورد دەکەین کە ببینن چەند جیاوازیان هەیە ئەوە فلۆپی دیسکەکەیە ئەوانە میمۆریەکانن ئەوە CF یان ئەوە SD ئەگەر بێت و باسییان بکەین ئەوە یەک کارڕیدەر توانای هەیە هەردووچیان بخوێنتەوە بە قەبارەیەکی گچکەتر بە قەبارەیەکی زۆر گچکەتر وە خێرایی زۆر بەرزتر توانای هەیە ئیشەکان ڕایی بکاتن و فلۆپیەکە قەبارەی فلۆپی درایڤەکە ببینن چەندە ئەوە لە بری ئەو کارڕیدەرەیە لەو سەردەمدا بەکاردەهات و ئەو کات دیسکتۆپەکان هەر بە خۆیان شوێنی فلۆپی درایڤیان هەبوو پێویستی بەوە نەدەکرد بەڵامەوە بەو دوایانە داهێنرا دوای ساڵانی 2000 ئەو جۆرە فلۆپی درایڤانە بەکارهات چونکە هەندێک لە لاپتۆپەکان کە بەرهەم هاتن شوێنی فلۆپی درایڤیان نەبوو لەبەر ئەوە فلۆپی درایڤی ئەکستێرناڵیان بەرهەم هینە لەبەر ئەوەی تاکو بتوانن فلۆپی ببەستن بە لاپتۆپەکانیشەوە هەر ئێستا کەش دەڕۆین جەولەیەک لێ دەدەین بەناو ئەو شارەدا هەندێک وێنەی دەگمەن بە کامیرایە سۆنی FD 71ەکە تۆمار دەکەم دواتر وێنەکان نەقلی سەر کۆمپیوتەرم دەکەم و لە ئەنجامەکەی ئاگدارتان دەکەمەوە و بە خۆتان بینەری دەبن بەڕێزان ئێستاکە کامیرایە FD 71کە تاقی دەکەمەوە لێرانە چەند ڕسمەکی هەولێرەی پێدەگرم دواتر ڕسمەکانتان نیشان دەدەمەوە با ببینین ئەنجامەکەی کووە ئێستاوە بێ ئەوەی برین لە بۆ دەئێکس زوومی پێ بکەم ئێستاکە زوومم پێی کردیە وێنەی دووەم وێنەی سێیەم بە دەئێکس دەیگرم و لۆ ئەوەی دووری من و ئەو جێ وێنەی لێ دەگرم چەند لێک دوورە وێنەی تاوەرەکانی ڕۆیان دەگرت تقریبا نێوانمان 600 تا 700 مەترە وێنەی سێم دواتر ببینن بزانن بە چه ئاستێک توانیتی نزیکی بکاتەوە دەیەکس لەو سەردەمدا بەڕاستی توانایەکی بەرز بووە لە زوومکردن لەو جۆرە کامیرانەدا کە پێشتریس کامیرایەکە و توانایی نەبووە کامیرای فۆتۆگرافی بیت و بتوانیتن زوومی پێ بکەیت دەچم لە شوێنێکتریش چەند فۆتۆیەکتر پێ دەگرم دواتر هەر هەمووی بەیەکەوە نیشانتان دەدەم لەگەرم ببینێنەوە هەر لە ناو سیارەی دیمەنەشی جوانم دیت جەستیک تاوەر لە هەولێر ئێستاکە تیشتی ڕۆژ لە کاتی ڕۆژاوابوون لی دەدات و زۆر جوان دەدرەوشێتەوە هەوڵ دەدەم وێنەیەکی بگرمەها لە دوورەوە دیارە جەستیک تاوەر کە تیشتی ڕۆژ کاتی ڕۆژاوابوون لی دەداتن ئێستاکە بە چەند ئێکسێک زووم دەکەم ئەو جا وێنەکە دەگرم بە سەیری وێنەکە بکەین ببینن
ئەنی نازانم ئێستا بخۆم وێنەکەم زۆر پێ جوانە، توانای زوومکردنی زۆر بەهێزە بەڕاستی، و ئەگەر بەبێ زوومیش وێنەی پێ بگرم ئێستاکە تاقی دەکەمەوە. ئەوەش وێنەی دووەم بەبێ ئەوەی زووم بکەم کە ئەوەش ئەنجامەکەی باشە و جێی دڵخۆشیە. جادۆبانەکان زۆر قەرەباڕ بن، هاتوچوو بڕێک لەو کاتێدا سعاتە هەتا لەو سەر دەچیا و سەر. بەڕاستی لێ هەوڵ دەدەم ڕێیەکی ئاسان ببینەوە، بتوانم خۆم لە تەرەفلایتی برینکە بە پاسەپۆرت بەناوبانگە خۆم لەوی بە دوور بگرم و نەکەمە ناو قەرەباڵغێکەی تەرەفلایتی پاسەپۆرت، چونکە هەندێک دیمەنی ئەمپایر تاوەرز دەگرم بەلای سکوێر و بەلای دایمۆندەوە، ئەو لای ڕۆژ لێ دەداتن کاتی ڕۆژاوا بوون، تیشی ڕۆژ لە تێکڕای بینایەکان دەداتن، دیمەنەکانی زۆر جوانە. کەمەچتر ئەو کامێرا FD70 تاقی دەکەمەوە و هەندێک وێنەی تاوەرانەی پێدەگرم، تاوەرەکانی دایمۆند و سکوێر تاوەرز کە بەشێکن لە ئەمپایر. بەڕێزان ئێستاکە لە نزیک ئەمپایر تاوەرم، لەوێن دەرێکە دەمەوێت هەندێک وێنەی دیکەی هەولێر بگرم بە کامیرای سۆنی FD71 کە هەروەکو باسم کرد کامێرایەکی زۆر بەتوانایە لە بۆ سەردەمەی کە دروستکرایە وەکو یەکەمین کامێرای دیجیتال یان ببورن وەکو دووەمین کامێرای دیجیتاڵی کۆمپانیای سۆنی. بەڕاستی شتێکی نایاب بووە، شۆڕشێکی بێوێنە بووە، چەند ڕسمێکم پێگرت، ئێستا چەند ڕسمێکی تریش دەگرم و دواتر ئەنجامی هەموو ڕسمەکان بە چاوی خۆتان ببینن. هەر بە هەمان کامێرا سێ وێنەم گرت، دواتر وێنەکان ببینن. وێنەیەکیان تا ئاستێکی زۆر ینی نزیکەی 8x زوومم کرد و وێنەکانی دیکە بە وایت گرتیتم، دواتر بەراوردی هەموو وێنەکان دەکەین و بە چاوی خۆمان دەبینین ئەنجامی وێنەکانی ئەو کامێرایە کووە. ئێستا لە وێنەگرتن بە کامێرای سۆنی FD71 تەواو بووم و بەرەومارێ دەگەڕێمەوە. دواتر لە هەما ڤیددیۆدا ئەنجامی کامێرایەکە دەبینن کە وێنەکانی چۆنە و بەراوردی بکەن بەو کامێرانەی ئەو سەردەما. هەروەکو پێشتر ئیشارەتم پێکرد بوو ڕزۆلێشنی کامێرایەکە زۆر کەمە، 0.3 مێگاپێکسڵە، یعنی کەمتر لە 9 مێگاپێکسڵ، بەڵام لۆ کاتی خۆیدا ئەوە داهێنانێکی گەورە بوو. شۆڕشێک بوو لە ساڵی 98 ئەنجامیدا کۆمپانیای سۆنی توانی وێنەی دیجیتاڵی بە ئاسانی بخاتە بەردەستی کەسانی پرۆفیشناڵ و ڕۆژنامە و گۆڤارەکان توانیان سوودی زۆر لەو کامێرایە ببینن، تەنانەت ئاژانسەکانی فۆتۆگرافی تاکو 1-2 ساڵیش هەر بەردەوام بوون لە کارکردن بەو کامێرایە لەبەر ئەوەی بە خێراترین شێوە
دەبوونە خاوەنی ئەو وێنەیە کە پێویستیان بوو لەبری ئەوەی چاوەڕێ بکەن فیلمەکە دیڤلۆپ بکەن و دواتر سکانی بکەن و ئینجا بسێتە سەر وێبسایتەکانیان لە ماوەی تەنها چەند خولەکێکی زۆر کەمدا وێنەکەی کامیرای سۆنی FD71 ئامادە دەبوو لەسەر کۆمپیوتەرەکانیان و ئیشیان لەسەر دەکرد. سڵاو خۆشەویستان، ئێستا گەڕامەوە مارێ و وێنەکان باکاپی ناو کۆمپیوتەرەکەم دەکەم ببینن لەگەڵم بن بزانین ڕزۆلێشنی فۆتۆیەکان چەندە بەراورد بە کامیرەکانی ئەو سەردەما هەروەکو گوتم سۆنی FD71 ڕزۆلێشنی فۆتۆیەکانی 0.3 مگاپیکسڵە، یعنی کەمتر لە نیو مگاپیکسل بەراورد بەو کامیرانەی ئەو سەردەمە زۆر کەمە، بەڵام ئێستا کە تەماشای فۆتۆیەکان دەکەین ئیتر ئەو کات بۆمان بەدەردەکەویتن کەوا سەرڕای کەمی مێگاپێکسلی کامیرایەکە، بەڵام وێنەکان زۆر وێنەی گونجاون و زۆریش باشن، هیچ کێشەیەکیان نییە، تەنها ئەوەیە ڕزۆلێشنیان کەمە. بە کامیرایەکە تەسبیت بکەم. ئەو کامیرایەکەیە بە هەل لەسەر شاشەی کامیرایەکە هەندێک لە وێنەکان تەماشا بکەین بزانین کووە. ئەوە یەکێک لە وێنەکانە ئەوە وێنەی دووەمە، ئەوە وێنەی سێەمە، ئەوە وێنەی چوارەمە، ئەوە شوێنەی پێنجەمە جەستیک تاوەر، وێنەی شەشەمە، وێنەی هەفتەم، وێنەی هەشتەم، دوایین وێنە ببینن با کامیرایەکە بگوژێنینەوە و فلۆپیەکە دەربینین. فلۆپی درایڤەکەم ئەوەیە، قەبارەکەی گەورەیە بەڕاستی، یعنی لە چاو میمۆری ئەو سەردەمە و قەبارەی کاڕیدەرەکان بەراورد بەو جۆرە درایڤە ئەوان زۆر گچکەنە، بەڵام ئەوەیان زۆر گەورەیە. فلۆپی درایڤی ینی بڵێن فلۆپی درایڤ بەس لە چاو کاڕیدەر قەبارەکەی زۆر گەورەیە. چینە سەر فلۆپی درایڤەکە دەستی بە خوێندنەوە کرد. ئەوە هەر نوو وێنەکە بە سلێکتی بکەین. تەنانەت لە خوێندنەوەش لەسەر کۆمپیوتەر تۆزێک سەبرە، زۆر سەریع نییە، بەس هەر باشە، چونکە ئەو کاتەوە شۆڕشێکی بێوێنە بوو لە ئەنەلۆگەوە فۆتۆ چووە سەر کامیرای دیجیتال، داهێنانێکی گەورە بوو، خزمەتی زۆری مرۆڤایەتی کرد، خزمەتی زۆری ڕۆژنامەوانی کرد، بەڕاستی ینی خزمەتی زۆری بەگشت دەستگایەکانی ڕاگەیاندن کە بە چاپکراوە بڵاوکراوەوە. نۆ وێنەم گرتیە، هەر نۆ وێنە تێکڕای 305 کیلۆبایتە. ئەوە وێنەیە کە سەرەتا لە مالێ گرتم، ئەو وێنەی هەولێر، وێنەی دووەم، وێنەی سێەم، وێنەی جەستیک تاوەر، وێنەی جەستیک تاوەر، وێنەی ئەمپایر وۆرد، وێنەیەکی کلۆزی باڵەخانەکانی ئەمپایر، وێنەیەشتری باڵەخانەکانی ئەمپایر. ببینن
بە خۆتان بڕیار بدەن ڕزۆلێشنەکەی کووە بە کامیڕایەکە زابط بکەم. ئەوەی دیتان ڕزۆلێشنی فۆتۆیەکان بوو وێنەکان بەڕاستی خراپ نینە، هەروەکو باسم کرد توانای کامیڕایەکە 0.3 مگاپکسلە لە بۆ 0.3 مگاپکسلیش ئەو کوالێتیە هیچ عیبی نییە و کوالێتیەکی گونجاوە. خۆشەویستان زۆر سپاس کە تا ئێرە لەگەڵم بوون. ئەوەی باسم کرد تێکڕایە و زانیاریانە بوو لەسەر کامیرای سۆنی FD 71. هیوادارم ڤیددیوەکەتان بەدڵ بوو بێت. ئەگەر هە پرسیارێکتان هەبوو یان هەر زانیاریەک زانیتانم باسم نەکردیە و پێویستان پێی بوو لە کۆمنت بۆمی بنووسن و ئەگەر سبسکرایب کەناڵەکەمتان نەکردیە سبسکرایبی بکەن و لە بینی مەکەن. تاکو ڤیددیۆی داهات و بەخواتان دەسپێرم و خواتان لەگەڵ.